بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت. کاک عەبدوڵڵاجان بەر لە پشووەکە من پرسیارم سەبارەت بە هاتنی پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەو دەم لە هەشتاکان ئیدی ئێوە خاشی کوردستان بەجێ هێڵن و دێنە باشووری کوردستان. هۆکاری هاتنی ئێوە بۆ باشوور وەک گرێکی سیاسی چی بوو؟ یاخود بڵێم بەپێی چ مەرج و ڕێکەوتنێکی سیاسی ئێوە هاتنە کوردستانی باشوور؟ ئێمە هیچ ڕێکەوتنێکمان لەگەڵ ئەگەر مەبەست حکوومەتی عێراق بوو بێ، ئێمە وەکو کۆمەڵە بچووکترین ڕێکەوتنێکمان لەگەڵ حکوومەتی عێراق نەبوو لەو بارەیەوە و وەختێکیش کە ناعیلاج بووین و هیچ ڕێگەمان نەما و ناردمان و ئەوانیش ڕێگەیان نەکردین و ئیجازەیان نەداینێ مەجبور بوون خۆمان بەم دیودا کرد. و ماوەیەکیش حکوومەتی عێراق ئامادە نەبوو بمان دوێنێ و بمان بینێ تا سەرنجام تمەشایان کرد. تازێمە هاتوین بێجگەلەوە بیریان لەوە کردەوە ئەرێکا کە ئێمە دوژمنی دەوڵەتی ئێرانین، ئەوانش دوژمنی دەوڵەتی ئێرانن، لەوانەیە بتوانن هاوکاریەکیشمان بەیەکەوە بێ کە وایە هیچ مەرجێکی پێشەچی بەڕاستی نەبوو. و با پێتان بڵم لە ساڵەکانی دواتریشدا هەرگیز ئێمە نەمەرجێکی حکوومەتی عێراقمان قبول کرد و نە بە قسەی ئەو شتانەمان کرد کە هەندێک جا حکوومەتی عێراقی لە ئێمەی دەویست و نە دەستمان هەڵگرت لەو کارانەی کە ئەمان کرد و حکوومەتی عێراق پێی ناخۆش بوو. هەر بۆ ئەوەشە کە دوایەکی میاباران کراین، دوایە بەتارە لەیانداین، تۆپبارانیان کردین، زۆر کەسمان شەهید بوو. کۆمەڵە تەنها حیز بوو، تەنها کوردێکی غەیری کوردی عێراقیە کە کەوتۆتە بەر شەپۆلی ئەنفال و ئەنفال کراوە و چیمیاباران کراوە. نەبوو ئەو شتە، بەڵام بۆ هاتین بەم دیودا لە پاییزی 1970 ئێمە بەو دیودا هاتین، چونکە لە 1970 هاوین 28 گەلاوێژی بە حسابی ئێرانیەکەی 28 گەلاوێژی 1970 خومینی فەرمانی هێرشی بۆ سەر کوردستاندا شەڕێک دەست پێکرا، شەڕێکی سەرتاسەری لە کوردستان دەست پێکرا. ئەو شەڕە 3-4 مانگی خایاند بوو بە هۆی گفتوگۆ و وتووێژێکی نێوان کورد و حکوومەتی ئێران. وتووێژەکەش دوای چەند مانگ پەچیان خستەوە و سەر لە نوێ هێرش کراوە و بەرەنگاری و خەباتێکی پێشمەرگانە لە کوردستانی ئێران سەری هەڵدا هەر لە 79 و بوو بە شەڕێکی پێشمەرگانەی کە تێیدا هەزاران هەزار کەس بەشداری دەکرد. ئێمەش و حیزبی دموکراتیش کە دوو هێزی سەرەکی بوون لەو بەرەنگاریەدا، سەرنجام پاش ئەوەی کە ناوچە ئازادەکانمان لێ سندراوە وردە وردە زۆرتر لە ناوچەی سەردەشت و ئالانی سەردەشت مابووینەوە و ئەوێشیان کە لێگرتینەوە هیچ عیلاجمان نەما، سەرکردایەتیمان، ڕادوێکەمان، چاپەمەنیمان و هەندێک ئۆرگانی ئاوامان هێنا ئەمدی و بەو جۆرە بوو کە باسم کرد. و بەڵام خەڵکەکەمان و پێشمەرگەمان و ڕێخستنی نهێنیمان و ئەوانەمان هەموو لە کوردستانی ئێران ماوە. پێم خۆش ئەوەت پێ بڵم وەختێک هاتین حکوومەتی عێراق هیچ جێگا و ڕێگای نەداینێ و بۆیە سەرما و سۆڵ بوو لە بن پرداندا ئێمە جێی خۆمان کردەوە. ئێستاش لە بیرم ناچێتەوە کە کۆرپەی ساوای یەکێک لە کادرەکانمان ڕقی بردەوە سەرمای بردی لە ژێر یەکێک لەو پردانەدا. ئێمە بە چنگ و ددان بۆ مانەوەی خۆمان هەوڵمان دەدا و سەرەتاکان بچووکترین یارمەتیەکی حکوومەتی عێراق و ئیجازەی ئەوانی لەسەر نەبوو. چۆن پێشتر پرۆتۆکۆڵێکی سیاسی موافقەتێکی حکوومەتی عێراقی وەرنەگیرابەوەی کە ئێوە وەکو ئۆپۆسیۆنی ئێرانی ئەوان وەکو حکوومەتێکی دژ بە کۆماری ئیسلامی اتفاقێکی سیاسی بکەن بۆ ئەوەی هەم تووشی ئەو کارەساتە نەبن و هەم ڕێگەشتان بکرێتەوە؟ ینی چۆن سربەخۆ هاتن؟ ینی ئێمە پەیوەندیمان پەیدا کرد لەو ئاخریەدا پێش ئەوەی بێنە ئەمدی و پەیوەندیمان لەگەڵ حکوومەتی عێراقی ئەو سەردەمە پەیدا کرد. دیارە پرسیشمان بە کوردەکانی عێراق و بە حیزبەکانی کوردی عێراق کرد و بەبێ ئەوان نەمان کرد و ئەوان ڕزایەتیان لەسەر داوتیانەوە مافی خۆتانە و بەرژەوەندی خۆتانە و دەشزانینەوە خەیانەت بە ئێمە ناکەن و بە کورد ناکەن، فەرمون بیکەن، مانیعێکی نییە. کە پەیوەندیشمان لەگەڵ عێراق کرد بەڕاستی ئەوەشمان پێکوتن، دیارە زۆریشیان پێ ناخۆش بوو، زۆر قورس بوو لایەن، بەڵام پێمان کوتن کاکە ئێمە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان نێوانمان هەیە، نێوانەکەشمان تێک نادەین لەسەر ئەو پەیوەندە لەگەڵ کە هەمانە لەگەڵ ئێوە یا دەمانەوێت دایمەزرێنین
بەس بە دژی ئێوە بەکاری ناهێنی بۆیە بەڵام بەڕاستی هیچ پرۆتۆکۆلێک نەبوو هیچ ڕێککەوتنێک نەبوو و ئیتر یا بروکراسی عێراق بوو یا هەرچی بوو بەڕاستی لە ئەوڵەوە بەخۆشی ڕێیان نەکردین بە نائیلاجی خۆمان کرد بەم دیودا. زۆر باشە کاک عەبدوڵڵا، ئێوە لەگەڵ ئەوەی کە حکومەت بە هەر جۆرێک لە جۆرەکان وەک خۆت ئاماژە پێکرد جێگەی کردن و هاوکاریکردن و دواتر چەکی پێدان لەگەڵ ئەوەی کە حکوومەتی ئەو کاتی ئێران کۆماری ئیسلامی وەکو پێویست دەستی پێتان نەئەگەشت نەیەتوانی زەبری سیاسی و چەکداریتان پێ بگەێنێ، بەڵام بە وترێت بزوتنەوەی کوردایەتی لە ڕۆژهەڵات پاش چەندین ساڵ لە خەباتی سیاسی و چەکداری کاتێک کە دێتە باشوور ئیدی تووشی چەقبەست نەبێ و ببنبەستی سیاسی ئەگات. هۆکاری لاوازی پارتەکانی ڕۆژهەڵات لەگەڵ هاتنیان بۆ ئەم دی و چییە؟ بۆچی نەتانتوانی ئەم سەرزەمینە بخۆزنەوە بۆی کە خۆتان چالاکتر بکەن، هەم چالاکی سیاسی و چالاکی سەربازیتان باشتر بکەن و پارتەکانی باشوور و حکوومەتی ئەو کاتی عراقی بکەنە فاکتەرێک بۆ بەهێزکردی خۆتان بە پێچەوانەوە ئێوە لاواز بوون. هۆکاری ئەو لاوازیە چی بوو؟ هیچ کام لەوانە ئاوا وەکو جەنابەت باسی دەکەی مطلق نییە. چۆن؟ یەکەم ئێمە کە هاتین بەو دیبدا بەدەنەی پێشمەرگەمان لەو دیوماوە لە دیو کوردستانی ئێران و بۆ چەندەها ساڵ ڕاستە ناوچەی ڕزگارکراوی کە تەواو دەستمان بەسەرداگرت بێ و نێڵێن حکوومەت بێ ئەوەمان نەما بوو، بەڵام بە پانایی هەموو کوردستان ئێمە چالاکی پێشمەرگانەمان دەکرد. هەزاران پێشمەرگە لە ڕۆژانە بەردەوام بوون لە خەباتی چەکداریدا، هیچ ڕۆژێک نەبوو چەندین چالاکی نەکرێ و هیچ ڕۆژێک نەبوو لە مقاومەتی مەدەنی و خەباتی سیاسی و خۆپیشاندان و ئەوانە لە کوردستانی ئێران نەکرێ. لەبەرەوە ئاوانیە ئێمە هەر هاتین بەم دیودا و زوو زەعیف بووین. ئەمە یەک. دوو هەم ئەو وەختی ئەم هەرێمی کوردستانە بەدەست عێراق بوو و عێراق هاوکاریەکەی لەگەڵ ئێمە هاوکاریەکی سنووردار بوو. ئەوەش نابێ لە بیر بکەین. سێ هەم حکوومەتی کۆماری ئیسلامی وەک ئێستا گەندەڵ و داڕوخا و چۆن بڵێم کز و لاواز نەبوو، حکوومەتێکی بەهێزی ئایدیۆلۆژیکی بەتوانا بوو و بەڕاستی بەشێکی زۆری خەڵکی ئێران و خەڵکێکی لە ڕووی تەعەسوبی مەزهەبیەوە لەگەڵ خۆی خست بوو و هێزێکی گەورەی سوپای پاسدارانی پێکێنا بوو. لەبەرەوە ئێمە وەکو کورد و وەکو حیزبەکان بەدەست خۆمان نەبوو، ئێمە هێزی کەم تواناتر بووین لە ئەوان. لەبەر ئەوە سەرەڕای مقاومەتی زۆر قارەمانانە و خوڵقاندنی زۆر شانۆی حەماسی لە کوردستاندا بۆ نەک ساڵێک و 2 ساڵ بۆ چەندەها ساڵ، بەڵام وردە وردە جێگەی خەباتی چەکداریەکی چڕوپڕ لە کوردستانی ئێران نەماوە، وردە وردە بوو بە حاڵەتی پارتیزانی. بۆ لە کوردستانی عێراقی جاوە نەبوو. کوردستانی عێراقیش سەردەمێک بووە خەڵک بە لێرشا و ئاوا پێشمەرگایەتی و خەباتی سیاسیان کردووە، جاری وا بۆ بزوتنەوەکە کەس بووە. لەبەرەوە حکوومەتی ئێران ڕژیمی ئێران لە ئێمە قەویتر بوو، بەسەرماندا سەرکەوت. بزوتنەوەکەی نەمراند، حیزبەکانی پێ نەمراند، پێی هەڵ نەوەشاوە، ڕیشەی ئەوانی لە نێو خەڵک پێی هەڵ نەچێشرا و پێتان دەڵم لەو کاتیشەوە تا ئێستا هەرگیز حکوومەتی ئێران و ڕژیمی ئێران نەیتوانیوە جێگە و پێگەیەکی ئەو تۆ لە کوردستانی ئێران غیری جەماعەتێکی سربەخۆی کە زۆر زۆر ژمارەیان کەمە پێک بێنێ. بەڵام تۆ چی لەوە دەکەی؟ ئەو بەهێزتر بووە لە ئێمە. زۆر باشە. کەواتە لە ئاوا بارودۆخێکە لە ئێستاە کۆمەڵە وەک هێزێکی چەپی ڕادیکاڵی کوردی چ پێویستێکی بەهێزی چەکداری هەیە؟ ئایا پێتان وایە کە داخوازیەکانی گەلی کورد دەکرێت بە شێوەیەکی مەدەنیانە بە شێوەیەکی سیاسیانە و فکریانە ئەکتیفتر و چالاکتر بێ لە چارەسەرکردن و بەدەستی داخوازیەکانی خۆی، یاخود ئێوە لە بنەمایە چەند بڕواتان بە هێزی چەکدار هەیە بۆ بەدەستهێنانی خواستی ئینسانی کورد لە ڕۆژهەڵات، یاخود ئەمە تەنها لە استراتیژی ئێوەیانی و وەڵام دەروەیەکە بۆ ئیسیبداد و زوڵم و ستەمەکانی کۆماری ئیسلامی؟ جاری ئیجازەمدا کە جەنابەت ئاوات وەسف کرد وەکو چەپێکی ڕادیکاڵی، من ڕادیکاڵەکەی لێلابم.
ئێمە خۆمان بە چەپێکی کۆمەڵایەتی دەزانین نەک چەپێکی ئایدۆلۆژیک بۆ ئەوە و کە ئەگەریش 100% وەکو سۆسیال دموکرات نەبێ خۆمان لە سۆسیال دموکراسی و بەرنمەکەی بە نزیک دەزانین و ئەمە با لەولا بوەستێ خۆی باسێکی دوور درێژە بەڵام بۆ مەسلەی چەکداری ئێمە چەندەها ساڵە ئەلان 15 ساڵ زیاترە 16 ساڵە کە ئێمە چالاکی چەکداریمان لە کوردستانی ئێران لە ناوخۆی کوردستانی ئێران نەکردووە بەڵام ئەی بۆ چەکمان پێیە من پرسیارەکەم ئەوەیە بۆ لە دەوڵەتانی دیکەی دنیا کە لەشکر ڕدەگرن و جێیشیان هەیە حتمما دەبێ هەمیشە شەڕی پێ بکەن چەک لە خۆدا ماڵین شتێکە و چالاکی چەکداری شتێکی دیکە ئێمە پێمان وایە کوردی کوردستانی ڕۆژهەڵات ئێمەمانان ئەو حیزبانەی بە هەر حاڵ مێژووەکەەوە هاتووە ئێمە تەمسیلمان کردووە کۆمەڵە لەوانەیە نەدەبێت چەک لە خۆی داماڵێ نەدەبێت شیعاری چەک داماڵینی میلەتی کورد بدە بەڵام ئێمە ویستومان لە لەم ساڵانەی دواییدا هەوڵ بدەین خەباتی سیاسی خەباتی مەدەنی خەباتی کولتوری و ڕۆشنبیری خەباتی ڕێکخستن ئەوانە زۆرترهان بدەین و بێدەستکەوتیش نەبووین بەڕاستی لەوەدا و ئێمەی توانیوە زۆر لە کۆمەلگاکە نزیکتر بکاتەوە بەڵام نەخێر چەک داماڵینمان نەکردووە یەکەم جارێ بەو هۆیەی کە یەکەم بەوەی کە باسم کرد ینی لەباری مێژوویەوە پێویست ناکە و دوا ڕۆژیش سبەینە کوردستان لەشکری هەردەوێت بۆ پاراستنی ئەمنی خۆی بۆ پاراستنی کیان و مەوجودیەتی خۆی چێ دەڵێ سبەی ڕۆژ ئێمە هیوادارم توش نەبینەوە لە ئێرانی داهاتووی دموکراتی پێشکەوتن خوازدا کە تێیدا مافی مرۆڤ و دموکراسی ڕەت چاو دەکرێت و مافەکانی کورد دەدرێ هیوادارین ئێرانێکی ئاوا پێک بێ و هیوادارین خەباتی چەکداری پێویست نەکاتەوە بۆ ڕۆڵەکانی داهاتووی کورد بەڵام ئەم هیوایە نابێتە هۆی ئەوەی ئێمە لە گوێگادا بنوین چەکەکانمان داماڵ چێ دەڵێت تەنانەت ساڵێکی کە 2 ساڵی کە 5 ساڵی دیکە پێویست نابێ حت تەنانەت بەکاریشی بێنین ئەوەش جارێ لێمان ڕوون نییە حاڵی حازر بەو دام و دەستگای جاسووسی و ئیتلاعاتی کە ئێران هەیەی و تا ئێستا ئەم ساڵانە نا بەڵام پێشتر نزیک بە 400 کەسی تێرۆر کردووە لەم هەرێمی کوردستانە حکوومەتی ئێران ڕفاندوویەتی دەرمان سەممی داوەتێ ژەهری داوەتێ یاخود کوشتوویەتی و تێرۆری کردووە بە جۆرەهای جۆرا و جۆر ئێکاکە بۆ پاراستن و ئەمنیەتی خۆشت تۆ کەوا بێ پێویستیت بەم هێزە هەیە زۆر ڕاستە کاک عەبدوڵڵا ئەلبەتە سوپا و هێزی چەکدار هەمیشە لە شەردانیە و بۆ مەبەستەش نییە کە هەمیشە لە شەردابێ و بارودۆخی تایبەتی خۆی هەیە بەڵام لە ئێستا دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەردەوامە لە سێدارەدانی کوردەکان زیندانەکانی سیخ ناخە بە ڕۆڵەی کورد زۆر کاتیش و خۆدام ئاژت پێکرد سنوورەکانە بەزێنێ بۆ ئەوەی کادیرە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی کورد تیرۆر بکە کەواتە جەنگەکە بەردەوامە بەڵام دابڕانی ئێوە لە شەڕی پارتیزانی و دوورکەوتنەوە لە ئاودیبوون بۆ سنوورەکان پەیوەندی بە لاوازی ئێوەیە لە ستراتیشتانە نەماوە یاخود مراعاتکردن و دڵنەواییکردنی دەسەڵاتدارانی باشوورە کە جۆرێک لە دۆستایەتی و کۆنتاکتی سیاسی و دیلۆماسیان لەگەڵ ئێرانە هەیە پەیوەندی بە چیەوەیە کە ئێوە وەک خۆت ئاماژەت پێکرد چەندین ساڵە شەڕی پارتیزانی و چالاکی ئەودی سنوورەکانتان ڕاگرتووە یەکەم من بە لاوازی نابینم و پەیوەندی بە لاوازیشەوە نابینم زۆر نردنەوەی چەندەها تیمی پارتیزانی بۆ ئێران و لێرە چالاکیەک و لەوێ چالاکیە کارێکی هێندە گران نیە هەر وەختە ویستمان دەتوانین بیکەین بەڵام پەیوەندی بەو دووشتەوە هەیە دیوی ئەو دی و کوردستانی ئێران پەیوەندی بەوەوە هەیە کە ئێمە پێمان وابووە ئەمە جە و فەزای کوردستانی ئێران ئەمنیتر دەکا سەرکوت زیاتر دەکا و ڕێگەی ئەو سەر هەڵدانە سیاسی و ڕۆشنبیری و مەدەنیەی کە کوردستانی ئێران پێمان وایە دەتوانێ بیکا و شیاوە بیکە ڕێگە لەوانە دەگرێ و تونند و تیژیەک دێنێتە کوردستان ڕێگەی ئەم خەباتانە دەگرێت بۆیان بەکەڵک نییە بۆیان لەبار نییە
بەڵکو ڕێگرە لەیان و کۆسپ دەخاتە سەریان. دوو هەمیش بڵێ ئێمە بەڕاستی هەرێمی کوردستانمان پێگرینگە، ئەزمموی کوردستانی عێراقمان پێگرینگە، ئەوەش بۆمانانی ڕەخنەمان لێ نییە، پێمانوانیە کەم و کوڕی تێدا نییە، پێمانوانیە پێویستی بە ئیسلاحات نییە، ئەوانە هەمووی لە جێ خۆی هەیە. بەڵام بە هەموو ئەوانەشەوە ئەزمموی کوردستانی باشوور ئەزممونێکی بە نرخە و ئێمە پێمان وایە هەر وەزیفەی کوردی باشوور نییە بیپارێزن، ئێمەش مەسئولیەتێکمان هەیە لەو بارەیەوە، بۆیە پێمان خۆش نەبووە بیان و بدەینە دەست ئێران بۆ ئەوەی کە ئەوەندەی دیکە تۆ باران بک و خراپە بک و تێرۆر بک لێرە و بنەمای ئابووری هەڵوەشێنێتەوە و بتوانێت خراپە لەگەڵ کوردی ئەمدی و بک بڵێ ئەوەشمان لە بەرچاو. پێ وایە ئەمە لە بەرژەوەندی خەڵکی باشوورە یاخود لە بەرژەوەندی پەیوەندیە دیبلۆماسی و سیاسی و بازرگانەکانی پارتیویشتی لەگەڵ کۆماری ئیسلامیە؟ ئێوە پێتان وایە کۆمەڵانی خەڵکی باشوور پێی خۆشە کە هێزە کوردیە سیاسیەکانی ڕۆژهەڵات چالاکی چەکداری ڕابگرن، یاخود ئێوە لەبەر لە پێناو بەرژەوەندەکانی پارتیویشتی سنوورەکان نابەزێن و شەڕی پارتیزانی ناکەن؟ ئێمە ڕێزمان هەیە هەم بۆ پارتی و بۆ یەکێتیش و ئەوانە بە ئینتیخاباتی ئازاد لە کوردستانی باشوور هاتوونە سەرکار. لەبەرەوە ناتوە ڕێزگرتن لەوان لە هەمان کاتدا ڕێزگرتن لە ئیرادەی خەڵکی کوردستانیشە. ئەمە یەک. دوو هەمیش ئەوەیە کە من دەزانم کە ڕنگ بێ ڕۆژێک بێ هەر خودی خەڵکی ئەم کوردستانی باشوورە ببن بە یارمەتی دەرمان و ئێمە هیوای ئەوەش دەخوازین کە ئەگەر شتێک لە ئێران بوو دەستمان لەگەڵ بدەنێ و هاری کارمان بن. بۆیە ئەم پەیوەندە مێژوویە، ڕوحیە، سیاسیە، بەڕاستی ئێمەش هەستی پێ دەکەین، دەزانین ئەوان بەرامبەر ئەوانش بەرامبەر بێ ئێمە هەستی پێ دەکەن و بۆ ئێمەش جێی پێزانینە. بەڵام تۆ بڵێ ئەوانیش پێیان خۆش بێ ئێمە 3 تیم 4 تیم 10 تیم بنێرینەوە و 4 کەس لەوێ بکوژین و 4 خۆمان لێ شەهید بێ و ئینجا هەتا 6 مانگ حکوومەتی ئێران بیکاتە بەهانە ئەم سنوورانە تۆ بارانکە بڵێ کوردی باشوور ئەویان پێ خۆش بێت. ئەمە پرسیارێکە و ئەکرێت. بەڵام کەواتە ئێوە سەرقاڵن بەکاری سیاسیەوە زیاتر لە ئەوە بارودۆخێکا چ پێویستێکتان بەوە هەیە کە چەک لە یەکێتی وەرگرن، چەک لە حکوومەتی بەعز وەرگرن؟ کوێوەمانگرتۆ لە یەکێتی چەکێکمان لێ وەرنەگرت. چەکتان لێ وەرنەگرتوون؟ نەخێر. دەنگۆیەک هەیە کە برادرانی کۆمەڵە چەکیان لە یەکێتی وەرگرتە بێ، وەڵامی ئێوە چیە لەو بارەیەوە؟ ئایا شتێکی لەو جۆرە؟ وەڵا زۆرمان پێخۆش بوو ئەگەر چەکیان پێبانە. ئەرێ وەڵا لە یەکێتیش و پارتی زۆرمان پێخۆش بوو، بەڵام وەرمان نەگرتو. باش، یعنی نەدراوە شتێکی ئاوە لە ئارادانەوە. کەواتە لە بواری سیاسیەوە کۆمەڵە بەگشتی و بە تایبەت کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران چالاکیەکانی لەکوێدان؟ ئایا چەند ئاگاداری ڕەوش و بارودۆخی سیاسی کوردانی ڕۆژهەڵاتن؟ ئەو ڕاهێڵانی کە ئێوە بەسێتەوە بە خەڵکی ئەوە چییە؟ چ کارێکی سیاسی لە ئێستادا لەبەردەستدایە؟ ئێمە پەیوەندیمان نەک هەر کەمی نەکردووە لە چاو ساڵانی ڕابردوو. بە تەسەوری من لە 20-25 ساڵی ڕابردوو هەرگیز بەقەد ئێستا ئێمە پەیوەندی چڕۆپڕمان لەگەڵ خەڵکەکەی خۆمان نەبووە. ئەمە یەکێک لە هۆکارەکانی بریتیە لە هاتوچۆیەکی یەکجار زۆر و چڕۆپڕ کە لەو دیوە دەکرێت. خەڵک دێ بۆ خوێندن، خەڵک دێ بۆ گەشت و گوزار، خەڵک دێ بۆ بازرگانی، خەڵک دێ بۆ کاردۆزینەوە، سەری خزمان دەدا و سەفەری دەرەوەی وڵات دەکات. لەوانەیە خەڵک دێ بۆ ڕابواردن لە کوردستانی عێراقە هاسانترە و ئازادی زیاترە. کاکە خەڵکی ئێمەش لەنێو ئەوانە دادێن دەیان و سەدان کەس لە ساڵدا ئەگەر نەڵێم هەزاران کەس بەڕاستی دێن و سەردانمان دەکەن لە ڕۆشنبیر، لە نووسەر، لە ڕۆژنامەوان، لە چالاکی مەدەنی، لە چالاکی خوێندکاری، لە خەڵکی تەنزیمی و ڕێکخراوی خۆمان، لە خانەوادەی پێشمەرگە و دۆست و ئاشنا. کاکە هەموو کەس دەبینین ئێمە لە کوردستانی ئەمە لایەکێتی. لای دووەم ئەم شۆڕشی ڕاگەیاندنە کە هەیە کاری ئێمەشی بۆ ئەو پەیوەندی ئاسان کردوتەوە. بۆیە ئێمە لە ڕێگای ئینتەرنێتەوە و لە زۆر ڕێگای تری
کە لە ئینتەرنێتەوە سەرچاوە دەگرێ لەو ڕێگایانەوە ئێمە پەیوەندیەکی زۆر زۆر چڕوپڕمان لەگەڵ خەڵکەیە. هەروەها ئێمە ڕێکخراومان لە دەرەوەی وڵات هەیە، ئەوانەی ئێران سەردانی دەرەوەی وڵات دەکەن، سەردانی تورکیە دەکەن بە فراوانی، ئێمە هەمویان دەبینین و پەیوەندیان لەگەڵ دەگرین. کەوا بێ پەیوەندیمان لەگەڵ کوردی ئێران زۆر لە جاران زیاترە. ڕۆژانە ئێمە متابعی شتەکان دەکەین، سایکۆلۆژی خەڵک چۆنە، چیان پێخۆشە، چیان پێ ناخۆشە، داوای چیمان لێ دەکەن. کەواتە ئەم پەیوەندیانە بەبوورە کاک عەبدوڵڵا کراوە بە بابەتێک بۆ فۆرمەلەبوونی سیاسەتی کۆمەڵە لە ڕۆژهەڵاتی کوردستان، کراوە بە بابەت و ئالیەتێک بۆ هۆشیاری سیاسی خەڵک، کراوە بۆ ئەوی کە ئێوە کۆنتاکتێکی بەردەوامی سیاسی باشتان هەبێ بۆ ئەوی کە ئەو نەوەیی کە چەندین ساڵە دوورە لە ئێوە و نەوەیەکی نوێ کە لە ئێران لەدایکە بێت کۆمەڵە بناسێت. بەو مانای ئەگەر ئێوە لە ئایندەیە سبەینێ گەڕانەوە ڕۆژهەڵات ئێوە ڕێکخراوە و پارتێکی ناسراوە بن وەرە گیرێن لای خەڵک. 100% وایە. ئێمە جارێ ئەوڵەن ئەگەر مێژووی کۆمەڵە و شێوازی بیرکردنەوەی کۆمەڵە دیقەت بکە، ئێمە زۆر حیزبێکی دینامیکین، یعنی بیرکردنەوەمان دینامیکە، لەوانە نین کە زۆر چەق بەستوین و بۆیە توانای ئەوە و پۆتانسیەلی ئەوەمان تێدا هەیە کە خۆمان نوێ بکەینەوە و قسەی تازە ببیستین. ئەگەر ئەوەمان نەکردبایە ئێستاش لە قەفەسی حیزبی کۆمۆنیستی ئێران داما بووینەوە و باڵەفڕەمان بوو لەوێ. بەڵام ئەوەمان نەکردووە. ئێمە زۆرمان لەگەڵ سەردەم چوینە پێشەوە، لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی کە لە هەموو چەپی جیهانیدا پێکاتوە ئەوانمان تمەشا کردو. بیرمان لەوە کردوتەوە ئەرێ بۆ دەبێ لە ئاڵمان و بریتانیا و سوئێد و فەڕەنسا سەر نەکەوێ، بۆ دەبێت لە گوند و شاری کوردەواری ئەو حرەکەت سەرکەوێ. شتیوانیە کەک لەوەوە بگرە تا بیرکردنەوەی چی دینامیکتر و ئەوڕۆییتر و گوێ هەڵخستن بۆ ئەوەی خەڵک دەڵێن چی. حیزبێکی سیاسی پێش ئەوەی خۆی فۆرمولەکە و دەم بکاتەوە دەبێت گوێ بکاتەوە، گوێ هەڵخابزانێ سریوەیەکی ناو سایکۆلۆجی خەڵکیش بێ دەبێت بە گوێی تیژ بیبیستێ و ئێمە هەوڵمانداوە ئەوانە ببیستین، هەوڵمانداوە وەڵام دەرەوەی بین. بۆیە لە زۆر شتدا من پێم وایە بۆیە توانیومانە ڕزچێشتێن بین و دوای خەڵکی دی کەوتۆتە شوێن ئێمە ئەوە نییە بلیمەتێک بووین. ئێوە گوێمانداوەتە ئەو ڕەوتانەی وردە وردە خەریکن لە کۆمەلگادا سەر هەڵدەدەن و تێیان گەیشتوین زانیومانە داهاتوو ڕووی لەکوێیە و ئێمەش ڕووە ئەو داهاتووە ڕۆیشتوین. بۆیە 48 سەعاتمان ئێمە بەسە، 48 سەعات ئازادی سیاسی میلیۆنەها نەفەر لەگەڵ ئێمە دەکەون، نەک سەدان هەزار نەفەر. زۆر باشە، بەڵام دەوترێت هەندێک شوێنی گرنگ ناوچەی گرنگ هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەویش ناوچەکانی ئیلام و لە ڕۆستانە و تا ئێستا برادرانی کۆمەڵە نەدەستیان و نەدەمیان پێ نەگەشتووە. ئەم قسەیە چەند ڕاستە؟ دەستیشمان و دەمیشمان پێگەیشتو. زۆر باشە. چۆن جارە یەکەم ئێمە بەرنمەیەکی بەزاراوەی کەلهوڕیمان هەیە و لەسەر هەم وەکو دەنگ و باس، هەم وەکو تەفسیر و قسە، وەکو بەرنامەی تەلەڤیزیۆنی جۆرا و جۆر، وەکو ناساندنی کورد و مێژووی کورد بەوان و مێژووی ئەوان بە بەشەکانی دیکەی کوردستان. باوەتان پێ بڵم کەم و کوڕیەکی گەورە دەبێت، زۆر گەورە لە داهاتوودا ئەگەر نەتوانین ئێمە ئیلام و کرماشان بێنینە جەرگەی خەباتی کوردیەوە لە جاری داهاتوو، ئەوەندەی توانی بێتیشمان هەوڵمان داوە لەباری کاروبار و ڕێکخستن و پەیوەندیگرتن و هەموو ئەو جۆرەشتانەوە لەگەڵ ئیلامیش و لەگەڵ کرماشان. ئایا بەسە؟ ئایا کافیە؟ ئایا لێ ڕازین؟ نەخێر. جارێ زۆر کەم و کورتە لە چاو شوێنەکانی دیکە، چون ئەوێ بۆ ئێمە شوێنێکی تازەترە. ئەمە تقریبەن دەتوان بڵم جارانیش نەک بڵم نەبووین، بووین، بەڵام بەو چڕ و پڕیەدە 12 ساڵە ئێمە زۆرتر کەوتوینە شوێنی و ئەم ساڵانەی آخر بە تایبەتی چڕ و پڕمان کردوتەوە. زۆر باش. بۆیە بەڵێ بێگومان ئەوە گرنگە. ببوورە کاک عەبدوڵڵا، من کاتم زۆر کەماوە، ئەمێ زۆر بە خێرایی پرسیار بکەم، ئەگەر کرێ بە خێرایی وەڵام بیتەوە بۆی هەندێک لە پرسیارە گرنگەکان تاوتێ بکەین لە ئەڵقەی یەکەمە.
زۆر جار ڕخنەی تونت لە عەبدوڵای موحتەدی و هەمیشە لە نێو ڕەوتی چەپەکان ئەوەیە کە عەبدوڵای موحتەدی کوڕی ئاغا و خانەوادەیەکی دیاری مکریان و مەهاباتە و ناکری ڕێبەرایەتی ڕەوتێکی چەپ بکات. سەبارەت بەم قسەیە چی ئەڵێنەوە؟ ئەم قسەیەکی دوو جۆرە. یەک حیزبی توودا باسم کرد و ئەوانە ئێمەیان بە نار دەزانی و ئەوانە دیارە تەرکیزیان کردە سەر لێدانی من و ئێمەمانان و بە بنەماڵەش و بە خۆشم ئەوە بۆ ناوزراندن و بۆ شێواندن و سوکایەتی پێکردن بوو ڕاستیەکی تێدا نەبوو. دووهەم کەسانێکن کە لەم ئەخیرەدا کە لە یەک جیابووینەوە ئەو قسە دەکەن. من پرسیارەکەم ئەوەیە بۆ من ئێستا بوو مەسکرتێری کۆمەڵە من لە ساڵی 1982 ساڵی 1970 یا 82 من هەڵبژێردراوم بە سکرتێری کۆمەڵ. ئەی لە بیریان نەبوو منە وەختە کوڕی چێم چۆن بۆ ئەو وەختە منیان دەکرد بە سکرتێر و منیان قبول بوو مشکلێکیان نەبوو لەگەڵ ئەوە. ئێستا کە من لە دەستگای فیکری کۆمۆنیزم ڕەخنەگرم و پێم وا بووە و پێم وایە دەبێ وەلای بنین و خۆشمان وەلامان ناوە چۆنە ئێستا کەوتونە فکری ئەوە من ئەمەوێ دوا پرسیار بکەم کاتم زۆر کەماوە کاک عەبدوڵڵاجان بم بەخشە ڕاتەگرم. ئاماژەت بۆ کرد کە چەندین کادیر کە نزیکی 400 کەس لە کادیری هەندێکیان لە ئاسی سەرکردایەتی لە نێو ڕەوتەکانی پارتەکانی ڕۆژهەڵات تیرۆرکراون لە باشوور بە فیتی کۆماری ئیسلامی ئێران. ئایا دەسەڵاتدارانی باشوور بە تایبەت پارتیوێشێتی چەند تاوانبارن لەو مەسەلەیە چەند ڕوبەڕووی پرسیارە بنەوە لەو مەسەلەیە یاخود ئەمە پەیوەندی بە کەمتەرخەمی خۆتانەوە هەبووە ئەگەر کرێوەکو دوا پرسیار دوا وەڵام لە دەقەیەکە وەڵام بیتەوە؟ من ناڵێم ئەوان تاوانبار بوون تاوانبارمان نەکردوون بەڵام سەرەتا کەم دەجوڵانەوە حکوومەتی کوردیش تازە شکڵی گرت بوو ئەو دەسەڵات و تواناییەی نەبوو لە باری ئەمنیەوە بیکە بەڵام دوای ماوەیەک و دەست هاتن و پێم وایە بێتەسیریش نەبوو. زۆر سپاس زۆر بەڕێز عەبدوڵڵای موحتەدی سکرتێری کۆمەڵەی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران سپاس بۆ وەڵامەکانت بۆ زانیاری و پێشنیارەکانت. هەوڵەین لە ئەڵقەی دووهەم و تەوەری داهاتوی بەرنامەکە درێژە بە گفتوگۆکەمان بین بەڕێزان ڕوودا و مێژوو ئەڵقەی یەکەمی دیدارەکەمان لەگەڵ بەڕێز موحتەدی کۆتایی هات تا ئەڵقەی دووهەم و تەوەرەکانی داهاتوو بەخواتان سپێرین خواتان لەگەڵ. زۆر سپاس مامۆستاجان.